فواد معسووم سەرۆکۆماری عێراق لە پەیامێکدا داوای لە هەرێک لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان کرد دوای پشۆکانی سەری ساڵ و توێژەکانی نێوانیان دەست پێ بکەن بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی نێوانیان هەروەک داواشی لە نەتەوەی گرتوەکان کردووە کە وەک چاودێر نوێنەریان بەشداری کۆبوونەوەکان بکات. سەرباری ئەو هەوڵانە زانان ڕۆستایی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە کورسان نیوزی ڕاگەیاند لەو بڕوایەدا نییە حکوومەتی عێراق وەڵامی ئەرێنی بۆ پەیامەکەی سەرۆکۆمار هەبێت و دوای پشۆکان و توێژەکان دەست پێ بکەن بە بڕوای زانان ڕۆستایی دانیشتنەکانی نێوان هەرێم و بەغداد لە دوای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانەوە دەست پێ دەکات وتیشی لەسەر بنەمای ئەو وتانەی لایەنی بەغداد کە لە کۆبوونەوە تایبەتەکانەوە دەبیسترێن حکوومەتی عێراق لە ئێستادا نایەوێت لەگەڵ ئەو کابینەی حکوومەتی هەرێمدا گفتوگۆ بکات هەر بۆیە مامەڵەکانیشی بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان لەسەر ئاسی وەزارەتەکان دەکات و داواکاریەکانی ئاڕاستەی وەزارەتەکان دەکات نەک حکوومەت. ئەو ئەندامەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وتیشی هێزە سیاسیەکانی عێراق کە لە ئێستادا لە بەردەم ئامادەکاریدان بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو ئامادەنین هیچ جۆرە سازشێک بەرامبەر بە هەرێمی کوردستان بکەن چونکە زیانی زۆر بە ئاسی جەماوەریان دەگەێنێت. وتیشی هەرێمی کوردستان ئامادە نیە مەرجەکانی حکوومەتی عێراق بەر لە دانوستانەکان جێبەجێ بکات و حکوومەتی عێراقیش ئامادە نییە بەبێ جێبەجێکردنی مەرجەکانی وتوێژ بکات. زانان ڕۆستایی ئەوەشی ڕاگەیاند کە حکوومەتی عێراق ڕۆژ لە دوای ڕۆژ مەرجی تر ڕادەگەیەنێت و ئەمانەش هەمووی بۆ ئاڕاستەیەن کە ئەستەما بەم نزیکانە هیچ جۆرە لێک نزیک بوونەوەیکی جددی دروست ببێت.